حي على الفلاح. برای موسڵمانم، چەندین سەرپێچی هەیە کە هەندێک لە خەڵکی لە نوێژەکانیاندا ئەنجامی دەدەن کە لەوانەیە هەندێکی ببێتە هۆی بەتاڵبوونەوەی نوێژەکە، یان دەبێتە هۆی گوناهباربوونی ئەو کەسەی ئەنجامی دەدات، یان مەکروهە و پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە. جا خۆتی لێ بپارێزە، ڕەحمەتی خوارد لێبێت. لەوانە نیەتهێنان بەدەم یەکێکە لە داهێنراوەکان و زۆر کەس ئەم هەڵەیە دەکات، چونکە شوێنی نیەت تەنها دڵە. تەکبیر دابەستنی نوێژ بە شێوەی پشتچەماوەیی کە نەڕێک وەستاوە و نە بە پێوەیە. هەندێک کەس ئەم سەرپێچیە دەکات کاتێ بە پەلا دێتە ناو مزگەوت و لەو کاتەدا ئیمام لە ڕکوعدایە و دایانەوێت فریای ڕکوع بکەون. جا کە دێت هەر بەڕێوە تەکبیر دەکات و پشتیشی چەماندۆتەوە. ئەمەش تەکبیرکردنێکی نادروستە و دەبێتە هۆی ئەوەی نوێژەکە تەواو نەبێت. پێویستە تەکبیرکردن بە ڕاوەستانی تەواوە ئەنجام بدرێت، بە شێوەیەک پشت تەواو ڕێک بێت. هەندێکی تر لە کاتی وەستاندا قاچەکانی زۆر بڵاو دەکاتەوە، یان تەواو نزیکیان دەخاتەوە لە یەک، یان کەمتەرخەمی دەکات لە بەرزکردنەوەی دەستەکاندا لە کاتی تەکبیرکردن، یان زۆر بەرزیان دەکاتەوە، یان دەستەکانی بە شێوەی دوعا بەرز دەکاتەوە بۆ تەکبیرەکان. هەندێکی تر باوێشک ناگەڕێنەوە و دەست ناخەنە سەردەمیان لە کاتی زۆر بۆ هاتندا. هەروەها چاوداخستن لە کاتی نوێژدا دروست نییە. هەندێک کەسی تر ئارامی نییە لە نوێژەکەیدا و پەلە دەکات و وەک دەنوکی قەلەڕەش نوێژ دەکات. جا ئارام نەبوون لە نوێژدا وا دەکات نوێژەکە قبوڵ نەبێت. بگرە وەک ئەو کەسەیە کە ئەسڵەن نوێژی نەکردبێت، هەروەک لە فەرمودەدا هاتووە ئرجع فەصەلی فەئینەکە لەم توصەلی. هەندێک کەسی تر بەتەنها لە ڕیزدا وەستاوە و تەکبیری نوێژدا بەستن دەکات و لە پشت ڕیزەکانەوەیە بەبێ ئەوەی کەسی تری لەگەڵدا بێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرموویەتی لا صلاة لمنفرد خلف الصف. خۆ ئەگەر عوزرێکی هەبێت و کەسێکی تری شک نەبرد لەگەڵی بوەستێت و دەترسا نوێژەکەی لە چیس بچێت، ئەوە ئەو کات بەتەنها لە پشتیانەوە نوێژ دەکات و نوێژەکەشی دروستە. هەندێک کەسی تر مسابقە دەکات لەگەڵ ئیمامدا و پێشی دەکەوێت، ئەمەش دروست نییە و پێی گوناهبار دەبێت. ئامینکردن پێش ئامینکردنی ئیمام بەهۆیەوە خێرێکی زۆری لە چیز دەچێت. چونکە هەر کەسێک ئامینکردنەکەی هاوتای ئامینکردنی مەلائیکەت بکات کە لەگەڵ ئامینکردنی ئیمامدایە، ئەوە خوای گەورە بەهۆیەوە لە گوناهەکانی پێشووی خۆش دەبێت. کەسی وا هەیە کاتێ لە نوێژەکەیدا دەوەستێت قورئان خوێندنێکی شەرعی قورئان ناخوێنێت، بەوەی هەردوو لەوی دادەخات و زمان ناجوڵێنێت و هەناسە دەرناکات بە قورئان خوێندنەکەی. ئەمەش قورئان خوێندن نییە، بەڵکو بەبیری خۆداهێنانە، جا بۆ فاتیحەکە بێت یان سوورەتێکی تر. کەسی وا هەیە پشتی ڕێک ناکات لە کاتی ڕکوعدا، نیو ڕکوع دەبات، پشتی لە نێوان وەستان و ڕکوعدایە، یان زیادەڕەوی دەکەن لە کاتی ڕکوعدا و سەر و پشت زۆر دادەنەوێنن. کەسانێکی تر هەن کە دەچن بۆ سەجدە خۆیان هەڵدەکەن و ئەمەش نەهی لێکراوە. کەسی وا هەیە لەسەر حەوت ئەندامەکەی لاشە سەجدە نابات، تیایەندایە قاچەکانی لە هەوادا بەرز دەکاتەوە، هەیانە قاچێکی دەخاتە سەر ئەوەی تری، تیایەندایە وەک مەچەکدانانی سەگ مەچەکەکانی ڕادەخات. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم نەهی کردووە لە ڕاخستنی قۆڵەکان و دانانی لەسەر زەوی، بەڵکو بەرزی دەکردنەوە لە زەوی و لە تەنیشتەکانی خۆی دووری دەخستنەوە، بە جۆرێک سپیایی بنباڵی لە دواوە دەردەکەوت، هەروەها هەردوو قۆڵ و تەنیشتی لە یەک دوور دەخستەوە. ئەگەر نوێژ خوێن لە نوێژی جەماعەتدا بوو لەگەڵ براکانیدا
ئەوە زیادەڕەوی ناکات لەمەدا هەتا ئازاری ئەو کەسانە نەدات کە لە ملاو لایەوەن، کەواتە دەبێت هەردوو ئەنیشکەکان لە کاتی سەجدەدا بەرز بکاتەوە لە زەوی. هەندێکی تر لە کاتی دانیشتنی نێوان سەجدەکاندا و بگرە لە کاتی تەحیاتیشدا هەردوو قاچی لەسەر یەک دادەنێت و لەسەری دادەنیشێ یان لە نێوانیاندا دادەنیشێت. هەیانە لە کاتی وەستانیدا خۆی دەدات بە دیوار یان پایەیەکەوە بە جۆرێک ئەگەر ئەو دیوارە یان ئەو پایەیە لا ببرێت دەکەوێت. ئەمەش نوێژەکەی تەواو نییە، چونکە حسابی وەستاوی بۆ ناکرێت لەو کاتەدا. کەسی وا هەیە لە کاتی سەجدەدا لوتی گیر ناکات لە زەوی و بەرزی دەکاتەوە. کۆمەڵێک کەسی تر هەن تەماشای شوێنی سەجدەیان ناکەن و هەڵدەڕوانن بە دەور و بەردا و زۆر جاریش داڵغەیان لە لای نوێژەکەیان نەماوە و زۆر دەزوڵێنەوە. هەیە سەلام دانەوەکەی سەلامدانەوەیەکی شەرعی نییە، هەیانە ئاگای لە قورئان خوێندن و زیکرەکانی نوێژەکەی نییە و دڵی لای نییە، دڵی لە دۆڵێکە و زمانیشی لە دۆڵێکی تر. جا بە چاوت ئاوڕمە دەرەوە و هەروەها بە دڵیشت، چونکە ئاوردانەوەی دڵ بەلای غەیری خوادا لە نوێژدا لە پاداشتی نوێژەکە کەم دەکاتەوە و پێچەوانەی خوشوعە. چەندین هەڵە و سەرپێچی و منکەری تر هەیە کە پێویستە نوێژخوێن وریابێت و خۆی لێ دوور بخاتەوە. بۆ زیاتر شارەزابوون بگەڕێرەوە بۆ کتێبی القول المبین في أخطاء المصلين مەشهور حەسەن مەحموود سەلمان. لە خوای گەورە داواکارین زانستێکمان فێر بکات سوودی هەبێت بۆمان، سوودمان پێ بگەێنێت بەو زانستەی فێری کردوین، شارەزامان بکات لە دینەکەماندا، شوێنکەوتەی سونەتی پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم بەنسیب بکات، کردارەکانمان لێ قبوڵ بکات و لە گوناه و ناتەواویەکانمان ببورێت. وصلى الله وسلم على النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين.